بله تماشاوان جاه دی مقتدا صدر کساتی کی دیاری هم اولی هم سیاسی عراقی هند زانن ده هالبجاردن داوین پارلمان عراقی ده بگمان پرانی بدست خسته بولی بسدما کو دیگه لف پیمانن خانه کاری حکومت پیک بینه بر بز بوان دروز کردن هم تمامی لپارلمانی و کشال شناوی هند آلی کو چه نبون بنا خودم باسکن بهز نوا پارلمانی لسر حساب صدریان قالوا في جاري ممكن زفريت الصحة سياسي دكتور مشاجع التميمي شارزي سياسي لبغداد يلمه دكتور عبارة باش به ادی دنگوی و گریان مقتدا صدر بنا پروسیسا سیاسی در چارچوب روتان اجتماعی تکرین گلو دو چاوه تعقیب دیگه تشتکی وصا ممکنه و وگره. نعم شكرا جزيلا لكم. بله زور سپاس بەوە ڕاستەکەی تاکو ئێستا هیچ دڵنیاییەک نییە بۆ ئەوەی کە ڕۆتی نیشتیمانی شیعە یاخود ڕۆتی سەدر بگەڕێنەوە نێو گۆڕەپانی سیاسی. هەرچەندە بەڕێز مقتەدا سەدر ناوی ڕەوتی خۆی یاخود ڕەوتە سیاسەکەی گۆڕیوە کردێتی بە ڕەوتی نیشتیمانی شیعە و جۆرێک لە جم و زۆڵی سیاسیشی پەیدا کردووە لەسەر هەندێک ئاستی جیاجیا بەڵام ئەوەی لەبەردەستمانە ئەوەیە کە هیچ شتێکی یاخود هیچ ڕاگەیاندنێکی فەرمینیە بۆی مقتەدا سەدر بەشداری لە هەڵبژانەکان دەکات. بەڕێز مقتەدا سەدر دەیەوێت چاکسازی هەبێت، دەیەوێت بەر لەوەی ئەو بگەڕێتەوە نێو دیمەنی سیاسی چاکسازی ڕەشد و جددی هەبێت و دەبێت ئەو چاکسازیانە نزیک بن لەو چاکسازیانەی کە مەرجعەتی باڵای ئاینی نەجەف داوای دەکات. کەواتە بەلڤین هەنە جموجۆل هەنە یعنی هەندێک تشت هەنە هەندێک پێشهاتان مرۆڤ هەست پێت کرد عنی بدیدناتە فعلا مقتدا صدر کو خودانی جەماوەرێکی زۆر تایبەتی ناوا پێکهاتە شیعەیاندایە ئەو هەو سابسانەهای وێ دەستبەرداری هەر تشتێکێ بێ عنی لەگۆڕەوە تێتە تەخمینکردن دەبێ ڤەگەریتە ناو پرۆسێسا سیاسی و ده هەڵبژاردنێ داهاتی جیدا بەشداریە بکە یعنی کەس واقعی مرۆڤ ببینیت واقعی بخوێنی نەک ئیلا تشتێکی زەڵالە بیت. بڕێز من وای دەبینم کە ڕەوتی سەدر دەگەڕێنەوە نێو دیمەنی سیاسی لەبەر چی؟ لەبەر ئەوەی نائامادەیی بەڕێز مقتەدا سەدر کاریگەریەکی زۆر نەرێنی لەسەر پرۆسەی سیاسی لە عێراق بووە. ئەمە بەر لە هەموو شتێک و دوای ئەوەش بەڕێز مقتەدا سەدر لە ساڵی 2022 ڕایگەیاند کە بەشداری لەم حکوومەتە ناکات و خۆی لە پەرلەمانی عێراقی کشایەوە هەموو ئەندامەکانی کشاندەوە بەڵام ڕەنگە بەشداری لە هەڵبژاردننی داهاتووی عێراق بکات بەبێ ئەوەی هیچ دڵنیاییەک هەبێت. من وەکو خۆم و وەکو ئەوەی کە هەندێک کەسایەتی لە نێوڕەوتی سەدر پێیان گوتوم کە سەدر بەوانی گوتووە ئەو لە خولی ئێستای پەرلەمان بەشداری ناکات بەڵام بەشداری لە خولی داهاتووی پەرلەمانی عێراق دەکات، بەشداری لە حکوومەتی داهاتوو دەکات واتە لەو حکوومەتەی کە لە کۆتایی ساڵی داهاتووە. ئاستی جەماوەری و ئاستی کاریگەریە سەدر ئەگەر بەشداریە بکەوێت دەکە توت بێژی ئیدی سەدر پاگو کە دێ بەشداریەکەن لەگۆر تەواقع ممکنە بەشداریە بکات کەواتە گەل و میدا هەڵبژاردنێن هەری داویên پەرلەمانی عێراقێ بێ جارێژە و سا پێز بیت. ڕەوتی سەدری زۆرینەی دەنگ و جەماوەری نێوماڵ و پێکاتەی شیعی لەگەڵدا سەدر زۆرینەی شیعەکان پشتیوانی دەکەن بۆیە ئەگەر بەڕێز مقتەدا سەدر بگەڕێتەوە نێو دیمەنی سیاسی سەرکەوتنێکی زۆر گەورە بەدەست دەهێنێت لە پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراقدا چونکە ڕەوتی سەدر لە گەورەترین ئەو ڕەوتانەیە و لە گەورەترین ئەو پارتە سیاسە شیعانەیە ئێستا لە عێراقدا. بۆیە من پێم وایە ئەگەر بێت و بەڕێز مقتەدا سەدر بەشداری لە هەڵبژاردن بکات ڕێژەیەکی زۆری کورسی پەرلەمان بەدەست دەهێنێت بەڵام دەبێت ئەومان لە بەرچاو بێت. سەدر دەیەوێت چاکسازی هەبێت ئەمجا بگەڕێتەوە بۆ ئەوەی متمانە بە سیستمی سیاسی بکرێتەوە. کەواتە چاکسازی لە دەرەوەی مؤسساتێت فەرمیێت حکوومەتی نایەنەکەن پێویستە ئەوخوا فێگەریتە ناوە مؤسساتە دە پەرلەمانیدا حکوومەتێدا وی دەمی ئەوخوا بێگومان پرۆسێسا چاکسازیان دەست پێ دیکە ئەvێ طبیعەتێ چاواتیا برێبە برناوێ پرۆسێسەیە. دکتۆر ئێدی بەگەرێ بەگەریانە مقتەدا سەدر هەفسەن گاهێزێ تایبەتی ناوە پێکهاتەیە شیعەیان دەگەل و ئێ بەرەفکی بچیت.
نعم بالتأكيد هناك بەدڵنیاییەوە ناکۆکی لە نێوماڵی شیعی هەیە، ڕاجایی هەیە لە نێو چوارچێوەی هەماهەنگی بە دیاریکراوی. چەند قەیرانێکی قۆڵیش لە نێو عێراقدا هەن، هەمویان قەیرانی گەورەن لە خراپبڕێوەبردن لە زۆری هەژاری. پێویستیەکی حتمیە کە جارێکی دیکە موقتەدا سەدر بگەڕێتەوە نێو پرۆسەی سیاسی بەوەی ئەم کێشانە چارەسەر بکرێن. بەڵام تاکو ئێستا بەڕێز موقتەدا سەدر بە فەرمی ئەو شتەی ڕانەگەیاندووە. جگە لەوەش بەڕێز موقتەدا سەدر چەند هۆکارێکی دیکەی لەبەرچاوە، بە تایبەتی ئەو شەڕی ئێستا لە غەزە هەیە و لە باشووری لوبنان هەیە، گەڕانەوەی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ جارێکی دیکە بۆ کۆشکی سپی. هەموو ئەو ڕووداوانە کاریگەریان هەیە و ڕەنگە کاریگەریشیان لەسەر بڕیاری گەڕانەوەی سەدر هەبێت، لەبەرەوەی گەڕانەوەی سەدر گرنگی زۆری هەیە بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانەی دروست دەبن. دەماکۆ سەدر لە پرۆسێسا سیاسی عێراقی بەکێشایی گەلو هیچ کاریگەریەکان نەرێنی لەسەر پرۆسێسا سیاسی عێراقی و پرێڤەبرنا vê وڵاتی هەبوویە؟ نعم يعني بەدڵنیاییەوە کاریگەریەکی نەرێنی هەبووە. هەموو لایەک ئێستا کۆدەنگە لەسەرەوەی خولی پێنجەمی پەرلەمانی عێراق لاوازترین خولە و کاری خۆی نەکردووە لە چاودێری و بەدواداچوون بۆ و لێپرچینەوە لە دام و دەستگاکانی دەوڵەت. جگەلەوەش لە هەندێک بابەتی یاساداناندا بۆیە گەڕانەوەی بەڕێز موقتەدا سەدر گەلێک گرنگە بۆ ئەوەی هەڵەکان چارەسەر بکرێن. ئەو هەڵانەی خولی پێنجەمی پەرلەمانی عێراقی تێکەوتووە. کەواتە تو نابینیژی کە دبە خاڤیەک دنابا جەماوەری سەدردا هەبێ ji ber ku te dî deng baş danê fraksiyona yekem bû di nava parlemanî de di xulan hada lêş nişkekê vekêşa êdî aliyên din hat cihêwî pir kirin û hikûmet pêkîna roj berdam e. Kewata gel ev xwe jî bihêviyekê li cem cemawerê Sedr dirûst neket ku nişkê biryarê nişkeyî dide nişkeyî li nakaw. نعم بالتأكيد التيار الصدري بەڵێ ڕەوتی سەدری و جەماوەری ڕەوتی سەدری دەیانەوێت بەشداری لە هەڵبژاردن بکەن و سەدریش بەشداری بکەن، بەڵام بڕیارەکانی ڕەوتی سەدر بڕیارگەلێکی ناوەندین بۆی ئێمە نەمان بینی خەڵکێک بێ ناڕەزایی دەربڕێ یاخود پشتیوانی بڕیارەکەی بەڕێز موقتەدا سەدر نەکرێت. ئەو بڕیارێکە لە ساڵی 2022 دەری کرد، بەڵکو بە پێچەوانەوە کاتێک بڕیاری کشانەوەیدا کاتێک بڕیاریدا کورسیەکانی ڕەوتی سەدری کە ئەو کاتە 73 کورسی بوون بدا بە هێزەکانی چوارچەوەی هەماهەنگی لە ئەنگرانی سەدر هیچداریەکیان لەم بابەتە دەرنەبڕی، لەبەرەوەی بڕیارەکانی سەدر ڕێزلێگیراون و بڕیاری ناوەندین. بله و بحثی مجارکدن هەیە مجارە سیستەمی هەڵبژاردنان یاسای هەڵبژاردنان توزانی هەر جارێکە لە عێراقê هەڵبژاردن تێ نەکردن یەکسەر یاسای هەڵبژاردنان تێتە سەرڕاستکردن گوهارتن تێدا تێ نەکردن. Vê carê jî ew dengû hene ku carekê din di çerçevê hەڵبژaردنên sala bêt ku biryare yên Parlemanê Iraqê bi xuluşeşê birêve biçin yasaya hەڵبژaردnan bête serrastkirin. Tu vê yekê çavbînî gelû. ڕاستیەکەی ئێستا یاسای هەڵبژاردن لە نێو چوارچێوەی هەماهەنگی هەموار دەکرێتەوە. هەندێک هێزی دیاریکراو هەن کە هێزی سونی و لایەنی دیکە لایەنی کوردیشیان تێدا، بەڵام بەدڵنیاییەوە پێویستە یاسا سەروەر بێت، پێویستە یاسا هاوئاهەنگ بێت لەگەڵ ئەوەی مەرجعیەتی باڵای ئاینی دەیەوێت. ئامجا ڕەوتی سەدر دەگەڕێتەوە گۆڕەپانی سیاسی ئەگەر بێت و کۆدەنگی نەبێت بەدڵنیاییەوە یاساکە تێناپەڕێنرێت و ڕەوتی سەدرش بەشداری ناکات. پێویستە یاسای هەڵبژاردن بەو پێ بێت کە مەرجعیەتی باڵای ئاینی و ڕەوتی سەدر دەیانەوێت بە شێوازێک بێت هانی خەڵک بدەن بەشداری لە هەڵبژاردن بکەن. برێز دکتۆر مەجاشە ئەلتەمیمی شارەزای سیاسی لە بەغدا گەلێک سپاس دکتۆر.